ساڵی تازەی کوردەواری هاتەوە ئاگری خەباتی ئەو گەلە خۆش کاتەوە هاتەوە جوانتر لە جاران جێژنی کاوەی قارەمان شوێنەواری میدیا باپیرە گەورەی کوردەکان کاتێکدا هیچ دەوڵەتانە ئەوەندەی کورد ڕوحیان نەکردو بە قوربانی و بە جەستەی پیرۆزیان بڵێ سەی ئاگریان خۆش نەکردو و هێندەی کوردیش سرود و هۆنراوەیان بۆ نەورۆز نییە و لە پێناوی مانەوەیدا خوێنیان نەبەخشیوە. ئێمە ئەمڕۆ کە لێرەین کۆمەڵی کەلەپور هەموو ساڵێک ئێمە لەم کاتەدا یادی جەژنی نەورۆز ئەکەینەوە. ئەمڕۆژ من ئەو شەرەفەم پێبەخشراوە لەلایەن کۆمەڵەکەمەوە لەگەڵ با بڵێم لەلایەن خێزانەکەمەوە کە وەکو خێزانێک گوایان کۆمەڵی کەلەپور ئەو شەرەفەی دەوری زەکی ئەلکانم پێبەخشراوە کە جێی شانازیە بەڕاستی کە نمونەی ژنێکی ئاوا قارەمان کە من ئەو دەورە جوانە ببینم. وکە ئاشکارە دێر زەمانەوە نەتەوەی کورد کە ناوداری خاوەن ناوداری لە پیاوچاکان و ژنانی قارەمانی بەخۆی دیوە و کە ناوە کردەوەکانیان مێژوو باسی ئەکات مێژوو شانازی پێوە ئەکات. زەکی ئەلکان هەستێکی نەتەواتی قۆڵی هەیە بۆ خاکەکەی خولیای تێکۆشانە بێ. ئەو ساڵی کە زەکی ئەلکان کە با بڵێن کوردی باکووری کوردستانە لە کۆلێژی پزیشکی با بڵێن داوامی کردووە. ئەو ساڵە کە نارانی کورد دژمنانی کورد هەڵەسن بەوەی کە ئاگری نەورۆز لەو کاتا قەدەغە بکەن. زەکی ئەلکانش ئەوە قوبوڵ ناکات وەڵامی ناران و دژمنانی کوردایەتەوە کە کورد نابێت کورد و نەورۆز لەیەکدا ببڕێت خۆیەکە ڕۆح و گیانی خۆی ئەکا بە ئاگری نەورۆز لە 21 ساڵی 1990 لە ئامەدی پایتەختی کوردان لە باکووری کوردستان. ئەمڕۆ کە ئێمە لێرەین کە خۆتان نەزانن کە ئاشکرایە کە ئەمڕۆ ئێمە لە مانگی ڕەمەزانین هەمووان بە ڕۆژوون بارانێکی بەخور ئەبارێ بەڵام هەستی نەتەوایەتی علاقی بەوانەوە نییە. ئێمە سێ کە فەرمو بینێ کە خەڵکێکی زۆر کۆبووتەوە ئێمڕۆ کۆمەڵی کەلەپور گوێمان بەو نەداوە و کۆمەڵی چالاکیشمان هەیە لە شعر و وتار و مۆسیقا و هەڵپەرکێ و سرود و ئیتری خۆشیەکانی نەورۆز. ئاگری نەورۆز ئەکەینەوە سعات 5 بە هەمووان کۆبنەوە سعات 5 ئینشەڵڵا ئاگرەکە کەینەوانێ. پیرۆزبایی سەرجەم خەڵکی کوردستانەکەم لە جەژنی نەورۆزە هیوادارم هەموو ڕۆژیان جەژنی خۆشی بێ و بەڕاستی دڵگرانم لەبەر ئەوەی ئێرە مامەیارە کاتی نەورۆز زۆر قەڵەباڵغا بەڵام ئەم ساڵ زۆر بە چۆڵی ئەیبینم نازام هۆکارەکەی ئەگەر ڕەمەزان بێ و لەگەڵ ئەوەشە ئەڵێم ئێرە ماڵی زۆر لێیە ئەگەر هەر لە ماڵێک و یەکێک بهاتێتە دەرەوانێ لە باڕەم ئێرە یای قەڵەباڵغا کرد ئەگەر بڵێن بە ڕۆژوش بن هەم بۆ کاتەکەشیان لێڕا بە زیوادارم دوای بەربان ئێرە قەڵەباڵغ بێ. پێویستە لەسەر هەمومان هەموو ساڵێ بەدڵێکی خۆش و فراوانەوانێ یادی ئەم جەژنە بکەینەوانێ بەجلی کوردیەوانێ هەموو ینی لای من ڕۆژێکی زۆر پیرۆزە پێویستە کاکە جلی کوردیمان لە بەرابێ.